دامەزراوی ڤیم لە شاری سلێمانی پرۆژەی ئارت فرۆش پیشانگایەکی شێوەکاری بۆ هونەرمەندی عێراقی حەسەن عەبود بە ناونیشانی ژیاننامەی ڕووناکی کرایەوە. هاوکارمان ڕێژنە ڕزگار زیانیاری زیاترمان دەداتێ. ڕێژنە سڵاون لێبێ. بەڵێ سەوسان سلااو لە ئێوە. سەوسان ئێمە ئێستا لە ناو دامەزراوی ڤیمین لە شاری سلێمانی ئەمڕۆ پرۆژەی ئارتفرۆش پێشانگایەکی شێوەکاری بۆ یەکێک لە هونەرمەندە گەورەکانی عێراق هونەرمەند حەسەن عەبود دەکاتەوە. دیارە پێشانگاکە بە کۆمەڵێک تابلۆی ناوازەی ئەم هونەرمەندە کراوەتەوە کاتژمێر سێ پاشکەمێکی تر پێشانگاکە دەکرێتەوە. من زانیاری زیاتر لە بەڕێ ساڵح نەجار وەردەگرم کە بەڕێزیان ڕێکخەری پرۆژەکانی ئارتفرۆشن. کاک سەلاح بفەرموویتەیەرە زۆر سوپاس دەکەم. دەستخۆش. بیرۆکەی دروستبوونی پێشانگایەکی لەم شێوەی شێوەکاری بۆ هونەرمەندێکی عێراقی کە یەکەم جارە سەردانی کوردستان دەکات لەلایەن بەڕێستانەوە چۆن دروست بوو؟ ئێمە وەکو پێشەکی بەخێربێن ئێمە پرۆژێکی ئارتفرۆش وەکو دامەزراوە ڤیم و پرۆژەی ئارتفرۆش پرۆژەمان ساڵانە هەیە. لەو پرۆژەی ساڵی 2024 ئەو پەیوەندی دروستکردنی لەگەڵ هونەرمەندانی دەرەوەی عێراق و لە کوردستانیشە. یەکی لەو پرۆژەکانی پرۆژێکی پێشەنگایەکی بۆ هونەرمەندی حەسەن عەبود لە هۆڵندەیە. ئەو پردە دروستکردنی یەکی لەوانە ئیشی ئارتفرۆش بێ بۆ ئەوە نزیکتری هونەرمەندانی بکرێت و عرض بکرێت لە سلێمانی پێشەنگەکان بکرێت. ئەمە هەن حەسەن عەبود یەکی لەو پرۆژەکان بوو پەیوەندیم لەگەڵێ کرد و زۆر بە دڵفراون حەزی کرد بۆ پێشەنگا هاتمۆن ئێستا ئێمڕۆ افتتاحی پێشەنگاکەیە. بە چەند تابلۆی هونەری ئەمڕۆ لێرە بەشدار بووە و کارەکانی گزارش لە چیەکەن؟ ئەمڕۆ ئەم پێشەنگایە نزیکە تقریبا 44 تابلۆیەکی بە قابارێکی جیاوازە هەمووی بە ڕەنگی ڕۆنی ئیشی کردووە. بڵێن ساڵاکانی جیاوازە ئەوەی تازە ئەوەی کۆنیشە. ئەمەی پرۆژەکانی بڵێن پێشەنگاکە نزیکە وتم 44 ئیشە باسی ژیاننامەی ڕۆناکیەکرێت. گفتوگۆیەکی لەگەڵ ژن و پیا و ڕۆناکی هەمووی تابلۆکانی بەم گفتوگۆیە دەست پێەکە و کۆتاییشە. کۆتاییەکەی ئەوەیە تابلۆکانی تا ئێستا بەردەوامە و ئەو گفتوگۆ لەگەڵ ژن و پیا و ڕۆناکی بەردەوامە بێت. بەردەوام دامەزراوی ڤیم بە تایبەت پرۆژەی ئارتفرۆش کاری بۆ هونەرمەندان کردو بێجیاوازی لە ناوخۆی کوردستان یاخود دەرەوەی کوردستان. ئەمە ئامانجی ئێوەیە تا چەندێک بەباشی ئەزانن کە بە بازاڕیکردنێکتان بۆ هونەرمەندان دروست کردووە. ئایا ئەم ئامانجەی کە ڤیم مەبەستی بۆ پێکاوێتی؟ ئەوەی دامەزراوی ڤیم و پرۆژەی ئارتفرۆش لە ڕۆژی دامەزراوە تا ئێستا ئێمە هەوڵە دەین وەکو پرۆژەی ئارتفرۆش مارکتینی ئیشی تابلۆکانی بکرێت بۆ هونەرمەندانی کورد و بۆ هونەرمەندانی عێراقیشە لە دوو ئەساسی بڵێن پیجی بڵاوکردنی ئیشەکان لەسەر پیج و پێشەنگایشە بۆ هونەرمەندانە کردەوە. پێشتر تقریبا پێشماوەیەکی نزیکە لە دیداری سلێمانی نزیکە 28 تابلۆ فرۆشەوە پێشەنگایکی کراوە لەو دوو ڕۆژە نزیکە 28 تابلۆ فرۆشتمان بۆ هونەرمەندانە. ئەوەی گرنگە ئێمە پرۆژەی ئارتفرۆش تەنها ئەوە ئێمە قەنجاز نییە لە ئەو تابلۆکانە بفرۆشتنی تابلۆ تەنها ئەوە ئێمە مارکتینەکەین بۆ هونەرمەند هەوڵە دەین بۆ هونەرمەندان. ئەوە لە پرۆژەکانی تر ئارتفرۆش ئێمە هەوڵە دەین ئێستا یەکی لە ئەم پێشەنگایکی بڵێن حەسەن عەبود افتتاحەکە سەعات سێیە ئێمە مارکتینمان کردووە لە دەرەوەی وڵات لە سعودیە سێ تابلۆیەکی حەجزیان کردووە پێش ئەوە افتتاحی مەعرزەکەشە بکرێت. خۆشحاڵیە بە هیوای سەرکەوتن بۆ بەڕێستان و هونەرمەندان. کاک ساڵح ئەمەوێ بپرسم ئەم پردی پەیوەندیە لە نێوان هونەرمەندانە کە بەڕێستان دروستان کردووە تا چەندێک گرنگە بۆ ئاڵوگۆڕکردنی کارەکان بۆ پێیکە هونەرمەندان زۆرتر لە ناو پرۆژەکانی ئارتفرۆشا پێشانگایان هەبووە ڕاو سەرنجی ئەوان چۆنە دەربارەی ئەم پردی پەیوەندیە لە نێوانیانە؟ ئەو پرۆژەی ئارتفرۆش ئەو پردە دروستکردنی ئەوەیە پێش 2023 ئێمە پێشەنگایەکمان کرد بۆ مۆزایخانەی سەلاحیتانی نزیکە 79 ئیشی جیهانیمان عەرزمان کرد لە گەلەریە. ئەو پەیوەندیە ضروریە بۆ ئەوە ئێمە ئێستا 25 مانگ نزیکە 16 هونەرمەندی کورد ئیشەکانی 16 هونەرمەند کورد نزیکە 48 تابلۆ عەرزەکەین لە گەلەری ئیتیحاد لە ئەبوزەبی. ئەو پەیوەندیەکانە ئەو پردە دروستکردنی بۆ ئامانجی ئەمە دەستکەوتنی
ئەو پێشنگەکانی بۆ ئەوەی کوردەکان بڕۆ بۆ ئەبوڵەبی لە ئەبوڵەبیشە هونەرمەندەکە بێنە بۆ ئارتفرۆش ئەمە گرنگە بۆ ئارتفرۆش و بۆ پرۆژێ ئارتفرۆشە. بەڕێستان باستان لەوە کرد کە لە ئەبوزەبی پێشانگایەکتان هەیە و ئەمە ئەبێتە پرۆژەی داهاتووی بەڕێستان پێم خۆشە باسێکی زیاترمان لەسەر ئەو پرۆژەی داهاتووتان بۆ بکەی کێن ئەو هونەرمەندانی بەشداری ئەەکەن لەو پێشانگایەدا. ئێمە پێشتر وتم ئەم پرۆژەیەکی پێشەنگەیەکی بۆ هونەری کوردی نزیکە تقریبا 16 هونەرمەند بەشداری کردووە ئەو هونەرمەندەکانیشە وەکو بڵێن جەعفەر کاکەی لە ئیسپانیایە فایق ڕەسوول لە نەمسایە هەیمەت محەممەد علی لە پاریسە مامسەمت حەکاکەی لە سویدە ئێستا زۆربەی هونەرمەندانی ئەوانەی ئەونی سامی لە زاخۆیە هەمووی کۆم کردووە بۆ بم پرۆژەیە هەر یەکی 4 ئیش 3 ئیشی لە 25 مانگی 5 پێشنگایکی بە ناوی هونەری کوردی لە گەورەترین گەلەری لە ئەبوڵەبی عەرضەکرێت. خۆش بێ بە هیوای بەردەوامیتان ئەمەجی خۆشحاڵیەکە ئەو هونەرمەندە کوردانە لەو پێشانگایەدا بەشداریەکەن سوپاس بۆ بەڕێ ساڵح نەجار کە بەڕێزیان ڕێکخەری پرۆژەکانی ئارتفرۆشن بەڵێ سەوسان ئەمڕۆ کاتژمێر پاشکەمێکی تر پێشانگاکە لە دامەزراوی بین بەڕۆی بینەراندا دەکرێتەوە تاکو هەژدەی مانگ و ڕۆژانی دواتر پێشانگاکە بەردەوامی دەبێت و هەر کەسێک خوازیارە ئەم تابلۆ ناوازانە ببینێت دەتوانێت سەردانی فیم فاوندیشن بکات لە شاری سلێمانی. ڕێژنە سوپاس بۆ زانیاریەکانە.